بەڵە بەڕەزان دەچینە سۆران لە دادگای بەرایی سۆران پارێزەران و چالاکوانانی ئەو شارە گربوونەوەیەکی ناڕەزایەتیان ڕێخستە و لە ئێستادا کۆنگرێکی ڕۆژنامەوانیان بەسووە سەبارەت بە هێرشەکانی تورکیا بۆ سۆر کانتۆنی عەفرین پێکەوە بینەری دەبین. ڕووی دەمان دەکەینە لایەنە سیاسەکانی کوردستانی باشوور زیاتر بە بەیاننامەی شەرمنانە ئەم تاوانە گەورەیە بڕژێنە سەر شەقامەکان و دژایەتی خۆیان بە ئاشکرا بەڕووی دوژمنە داگیرکەرەکانی کوردستان و دنیا بگەێنن. ئەرچینەتەوەیمان ئەوەمان لێ دەخوازێت کە بە هەموو شێوەیەک پادپشتی گەلی خۆمان لە ڕۆژئاوا بکەین و ئامادەی ئەوە بین جان فیدایی بکەین دژی داگیرکەرانی کوردستان لە هەر شوێنێک بێت. ئێمە لە هەموو کاتێک زیاتر گەلەکەمان پێویستی بە هەلوێستی یەکگرتووی نەتەوەیی هەیە، چونکە دژمنانی گەلی کورد یەکگرتوو یەک هاوەهەنگن بۆ لێدانی هەر دەستکەوتێک لە هەر پارچەیەکی کوردستان و ساویان ئەم پێشکەوتنەی گەلەکەمان لە ڕۆژئاوا هەڵنایەت، بۆیە درێغی ناکەن لە دروستکردنی بڕووبیانۆی بێبنەما بۆ هێرشکردنی سەر گەلەکەمان. لەم سۆنگەیەوە دەبێ ئێمەی کوردیش یەکگرتوو بین، مێژوو ئەوەی بۆ سەلماندوین تاکو یەکگرتوو نەبین و سەر ناکەوین. دەرکەوت تەنها سیاکان و یەکێتی ڕێزەکانی نەتەوەییمان پادپشمانن، نەک بەرژەوەند خوازانی زلهێز و دەوڵەتانی دراوسەی بەرژەوەند خواست. و لەلایەکی ترەوە ڕووی دەمان دەکەینە ئەوانەی کە بە ناوی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی گەلان لە شوێن لە کاتێکدا کە کچ و کڕانی ڕۆژئاوای دنیایان سەرسام کرد بە تێکشکاندنی داعش و مقاومەتی کۆبانێ بۆ جێگەی شانازی گەلەکەمان. هەموو ئازادی خوازانی دنیا بەڵام ئەم قارەمانانە هێشتا لە تێکشکاندنی تاریکپەرستانی داعش تەواو نەبوون، ئەوە ڕوبەڕووی هاوکارانی داعش دەبنەوە. کەچی ئەم قارەمانانە بەشێکی گرنگی هاوپەیمانێتی نێودەوڵەتین لە ڕوبەڕووبوونەوەی داعش، بەڵام هەر لە بەرچاوی ئەم هاوپەیمانێتە ڕوبەڕووی قڕکردن دەبنەوە بەبێ ئەوەی کەسێک نوقەیان لێوە بێت. چۆن خۆیان ئامادە کردووە بەرامبەر هێرشەکانی سوڵتانی تورکیا و بێشەرمانە ئەو هێزە چەندین ساڵەی شەڕی تیرۆر دەکات، بەلام تورکیا هاوکاری تیرۆر ئەم ئازادی خوازانە بە تیرۆریست ناو دەبات و دەوڵەتە بەرژەوەندی خوازەکانیش سەری ڕەزامەندی بۆ دەڵەقێنن. بۆیە بانگ لە خاوەن وجدانانی نەتەوە یەکگرتووەکان، ئەنجومەنی ئاسایش، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین ئەم هێرشەی تورکیا بوەستنەوە و سنوورێک بۆ ئەو کەلەگایەی تورکیا و ئۆردۆغان دابنێن. ئەرچینەتەوەیمان لە هەر چوار پارچەی کوردستان و هەر شوێنێکی دنیا داوامان لێ دەکات بە یەکگرتووی و ئازایانە پارپشتی گەلەکەمان بکەین لە عەفرین و بە یەپەکە و یەپەژە دەڵێین پارپشتان و سەرکەوتوو دەبن. داوا دەکەین هەرچی زووە بە یەکگرتووی پەلە بکرێت لە بەستنی کۆنگرەی نەتەوەیی، سەرکەوتن بۆ گەلەکەمان، ڕوڕەشی بۆ داگیرکەران، بژی کورد، بژی بەرخۆدانی کۆبانێ و بەر عەفرین، بژی یەک ڕێزی نەتەوەیەکەمان، ڕوڕەشی بۆ دوژمنانی کورد.